ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن ای دردا رابی جانشین بوی لکوی ای وی دردا ریمی کارمشین بوی لکوی شیرین دامادو شیرین دامادو شای سوزن خوابم شیرین دامادو
بینەرانی عزیز و خۆشەویست سلاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەواتیونەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویستی ئەم جارە کاک پەیوەندجافە. کاک پەیوەندجاف یەکێک لەو هونەرمەندانەیە کە هەتا ئێستا بەردەوام خزمەتی بە مۆسیقا و گۆرانی کوردی کردووە و ئەوڕۆ پێمان خۆشەوە لە زمانی خۆیەوە بیبیسی مزانین کاک پەیوەند کیە و چی بۆ نەتەوەکەی کردووە. کاک پەیوەندگیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی. سپاس بۆ جەنابتان بەخێر هاتن سەر چاو. هەر خۆش بیت کاک پەیوەند پێم خۆشە بگەڕێتەوە بۆ ناو گوڵزاری ژیانی خۆت. بەڵێ کاک پەیوەند لەو گوڵزارە ژیانە چی باسەکە؟ بەڵێ من لە ساڵی 1960 لە شاری هەڵەبجەی شەید لەدایک بوو. بەڵێ ئێمە لە بنەماڵی بەگزادەکانی جافی هەڵەبجەی. بەڵێ تەبەن کە لێ لەدایک بووم ئەو کاتی من لەدایک بووم باوکم مدیری بەلەدەی هەڵەبجا بێت لەو سەردەما. بەڵێ پاشان وەزیفەکەی نەقلەکرێت بۆ سلێمانی دێنە سلێمانی من لە سلێمانی گەورە بووم. دایکم خەڵکی شاری سلێمان نییە. دایکم ناوی ئەختەرخانە کچی وەستامەجی لە گەڕێکی دەرگەزێن لێرە لە شاری سلێمانی. من یادگارەکانی ژیانم دەتوانم بڵێم زۆری لە شاری سلێمانیا بە بەڵام هەموو ساڵێکی ژێمە سەردانی هەڵەبجەمان هەر کردووە. یعنی چۆنەڵی لە هەردوو لایەکەوە من یادگاریم هەیە لەگەڵ ئەو دوو شارە بەڕاستی. باشە لە بنەماڵەوە گەڕێتەوە بەسەر عادلەخان. عادلەخان نەنکی گەورەمانە تەبەن عادلەخان لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە. بەڵێ بووە لە بەگزادەکانی ئەو ناوچەیە. خێزانی ئۆسمان پاشا بە ئۆسمان پاشا باپیرە گەوری ئێمەیە باپیری خۆش مەحموود بەجی ڕیشێنە. یەکێک بووە لە کەسە نەودەرەکانی ناوبەگزادی جاف وڵۆبەگی لە بەشی بڵین جاف. بەڵێ من طبعا مەسەلەی گۆرانی هونەر لەناو عایلەی ئێمە زۆر بۆمان نەبووە بە حکمێەوەی کە خێزانێکی ناودار بوون لە کوردستانە بە خۆ دەزانی و سەردەمە ژوا بووە. جاخۆ بۆ خۆشیان دیواخانیان بووە شاعران و نووسەران و ئەدیبان و حەزیان کردو تایربەگی جافر لەو بنەماڵەیە. تایربەگی جاف خاڵی باوکمە ئەحمەد بەگی جاف ئەوانە هەمووی مختار بەگی جاف. بەڵێ بێگومان بەڵام مەسەلەی گۆرانی تۆزە نەوعیشی تر بوو ئەنی چۆنەڵی ناوێکی جوانی نەبوو لە کوردستاندا بۆ سەردەما ئیتر بەداخەوەکەوە بۆ بەڵام ئێستا خۆشبەختانە شتە تەمان گۆڕاوە. من هەر لە مناڵی خولای گۆرانی حەزم لێ بوو ینی بەبێ کە کەس پێم بڵێ بڵێ گۆرانی وایە چکە من لە تەمەنێکی زۆر مناڵی حەزم لە گۆرانی کردووە. ینی بیرم کەوتوتە لە تەمەنی 9 ساڵ بۆ 10 ساڵی من گۆرانی نوتووە. ینی لا بەلاونێ لە ماڵ و گۆرانی نوتووە لە دەرەوە چوو ئەگەر لە ماڵی خزمانکە کۆبووینەتەوە ئاوە. یادگاریشم زۆر هەبوو لەگەڵ ئەو سەردەمە لەگەڵ هونەرمەندە گەورەکانە ینی بۆ نمونە چەند جار باسم کردووە مامەستا شەماڵ سایب بڵێن هەر هاوڕێی دۆستی باوکم بوو. لەو سەردەما ئەو هەستی کرد بۆی کە من دەنگم خۆشە زۆریش بە باوکمیتی ئەم کوڕە سەلیقە و توانایکی باشیتی هەیە حەزەکەم بێتە سەر تەلەڤیزیۆن بۆ کلیپی گۆرانی جێکرد تی بەس بێتە سەر تەلەڤیزیۆن ئەوەندە چای بکرێتەوە بزانێت دنیای هونەر و گۆرانی و کلیپ و ئەمانە چۆنە وەڵحاڵ نانهێڵا بەڵام من هەر خۆم هەمیشە گوێم لە گۆرانیە کرد ئەو کات ئەو سەردەمە کاسێتە بوو. بەڵێ بە کاسێت مەسەلەن زۆر گوێ بیستی عوسمان کەیمنەی بوو کە یەکێکە لە گۆرانی بێژە ناودارەکانی ناوچەی هەورامان کە دەنگێکی زۆر ئەسیل و جوانی هەیە ینی بەڵام بەداخەوە کە ئێستا ناتوانانی گۆرانی بڵێ بۆیە زۆر جار پرسیاریەوەم لێ کە نەڵێن تۆ کە هەورامینی چۆن نەتوانی گۆرانی هەورامیەوە بە باشی بڵێ ئەو هۆکارەکەی گەڕێتە بۆی کە من بەڕەحمەت باوکمانە زۆر حەزیان لە گۆرانی هەورامی بوو بەپێی ئەو حکمێکە لەو ناوچەیە بوون و تەسیر و کاریگەری هونەرمەندانەی هەورامی زمانیش. بەڵێ ئەجا من زۆر گوێم گرتووە لە عوسمان کەیمنەی ئەتوان بڵێ وەکو قوتابخانەی و بۆ من کە فێری گۆرانی هەورامی کردم. بەڵێ پاشان من طبعا مامۆستام نەبووە بۆ فێربوونی گۆرانی و مەقاموانە خۆم بە دوایان ڕۆشتوم خۆم بیرم کردو لەوەی کە ئەگەر مامۆستاشە هەبێ طبعا ئەو هونەرمەندە گەورانی کە هەبوون حتما ئەوانش مامۆستایان هەبوو تا گەشتونەتە ئەو خۆناغا. من هەڵسام گوێم کرد لە گۆرانی بێژە باشەکان بۆ نمونە لە ئێرانە گوێم لە گۆڵپایگانی ئەگەر لە شەجاریان لە داریوش لە کوردەکانیشە مەسەلەن گوێم لە حەسەن زیرەگەر گوێم لە سەعیدی ئەسغەرەگەر لە بەسەری خالقی لە ئیسماعیلی سابووری زۆر خۆشی بەدەنیوانە حیشمەت وڵای لۆر نەژاد وەرحەڵ ئەوانم کرد بە قوتابخانەی بۆ خۆم لەم دیویشۆ
وەکو مەسەلەن عەلی مەردان و تایر تایر تۆفیق و ساڵح دیلان ساڵح دیلان و زۆر لە گۆرانی بێژانم حەمە جەزا و ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان بە تایبەتی ئەو گۆرانی بێژانی کە ئیحساسە بوو لە دەگیانە بڵێ من زۆر حەزم لە گۆرانیە کە بیڵی بتوانی بە ئیحساسێکی جوان گۆرانەکە بڵێ بەڕای من تەکنیک زۆر گرنگ نیە لە گۆرانیە بە دەرەجەی ئیحساسەکە گرنگە باسی مەقامەکە حەزەکەم شێوەی مەقاموتن چونکو بەڕاستی شێوەی مەقاموتن دەستپێکردن و ناوڕاستی مەقام بەرزبوونەوە و دووبارە بەرزبوونەوە تەسلیمکردنەوەی کە بڕێک کە سەڵی 4 پلەیە بڕێکە سەڵی 3 پلەیە بەرحاڵ بە جۆرێک ئەم مەقامە خۆشەکە و شیرینیەکە ئەمە ئەو جۆفرودەکەیە یا بەرز و نزمیەکەیە فەرموو من طبعا هەرچی ئەو مەقامانەشی وتمە کە خۆش دەرچووە هیچی خۆم بۆ ئامادە نەکردووە باشتر یەکسەر لە بەرنامەکە گوتومە بە ئیحساسەوە بە ئیحساسەوە بەڵێ طبعا ئەو بەرزبوون و نزبوونەوەیش ئەوە خۆت بە پێی خێبرە و تەجروبە و دە فێریەوە بیت یعنی کە لەکوێ بەرز بیتەوە لەکوێ پێویستی بەوەیە کە مەسەلەن بێنیتەوە خوارەوە جارێکی تر تەسلیمی بکەیتەوە اینجا ئەوە بە پێی تەجروبە ئینسان فێرە بێ بەڕاستی جەنابەت مەقامێکە توتە مەقامی حشمەتوڕای لۆڕنەژات بەڵێ زۆر لە هینەکانم بۆ تۆ ینی زۆر مەقامی لە هونەرمەندەکان کە بەستەکەیجی فەسڵی وەهارن ئەوەیە بەڵێ ئەوە مەقامی بایە تورکە بڵێ گۆرانی باران گۆرانێکی خۆ ینی سەرنجی ڕاژەشان گۆرانێکی جوان بوو تر حەزم کردەوە بڵێم بۆ جارێکی تر ئەو مەقامەیە کاکە حشمەتوڵا بە تۆنێکی زۆر بەرزی ژووتی و دەنگی جێر بەرز بوو جوانان بیشی جوان بوو بن گوێ لێ ڕاگرم زۆر جاران بەرحەڵ لەگەڵ گۆرانیەکە ڕامەژێنێ پێم خۆشەوە مەقامە بچڕی جارێکی تر ئەگەر چەند فێکری فەرموو ئەوە دووبارە قوربانە دڵێم قوربانی قوربانە فۆرەی ئەشکی چاوانم وەکو بارانی نیسانە نەبوو دکتۆرێ زانام و تێبگا دەردم چ دەردێکە تەواو بێزارم ئەمڕۆ کە لە دەست دەرمانی کوێرانە ئەوە شتێکی لە بابەتانە طبعا حشمەتوڵا بە جۆرێکی تر وتێتی من ئەمە طبعا شاعری ناودار قانعە هەڵمبژار حەزەکەم هەر کاتێ هونەرمەندێکە گۆرانی هونەرمەندێکی تر بڵیتەوە لە کۆنەکان بتوانی هیچ نەبلانی کەم ئەگەرۆکو ئەو نەبێ یعنی لەوەی ئەو کەمتر نەبێ یعنی ئەو ئیحساس و جوانی خۆی هەربێنێتەوە کاک پەیوەند دەمت خۆش بێ بۆ مەقامە کامە لەو گۆرانیانەی کەوتۆتە 100% ئیحساسی خۆتەوە نزیک بووە ڕاستی زۆربەی گۆرانیەکان کەوتومە هەمووی بە جۆرێک نزیک بوون لێمەوە بە ئیحساس ینی سە بۆ نمونە مەقامێکی حیجازم بووتەوە شیعری مامۆستا شێرکۆ بێکەسە ئەیەکچی جوان ئەوە یەکێکە لە مەقامە جوانەکان کە من حەزی لێکەم بەڕاستی تر بەسە لە مەقامی ترم وتووە مەقامی دەشتم وتووە فۆلکلۆرە بڵێت گۆرانی ئاماشینە خانم زۆرم وتۆ لەو مەقامانە بەڵام منەکە گۆرانێک ئیحساسیتیان نەبێ بەڕاستی یا مەقامێک ئیحساسیتیان نەبێ ناتوانم بێڵە مەشن لە ئیحساسی خۆتەوە نزیک ئایبەتاکیت بڵێ با ئێستا گوێمان لەو مەقامە بێکە شیعری مامۆستا شێرکۆ بێکەسە و دوای دینەوە خزمەت بۆ درێژەی بەرنامەکە بینێرانی عزیز گوێمان لە مەقامێکە بێ لە شیعری مامۆستا شێرکۆ بێکەس دوای دینەوە خزمەتەن بۆ درێژەی بەرنامەکە لەگەڵ کاک پەیوەند جەف
ئەیکچی جوان ئەیکچی جوان تۆ نە شاعری و نە نەقاش من هەردووکیان ئەیکچی جوان ئەیکچی جوان تۆ نە شاعری و نە نەقاش من هەردووکیان وەلەکێ وازانێ ئەوە چاوتەم و شەوێ ئەو شیعرانم بەجێواداتێ کێ ژەزانێ ئەوە پەنجەکانی تۆیە ئەوە پەنجەکانی تۆیە ئەو وێنانم بۆ کێشێ من ئێستاکە لەوە ترسم کە ڕۆژێ چاوەکان و پەنجەکانت ئەم نهێنیە دەرەخەن و بە شەقام و بەگەڕەک و دنیا بڵێ لە ڕاستیدا ئەم پیاوە نە شاعری شەو نە نەقاش نە شاعری شەو نە نەقاش ئای ئەخەوارم کاک پەیوەندیان بە حکمی ئەوە و جەنابەت مەرحەڵ لەگەڵ زۆربەی هونەرمەندان پەیوەندیت هەیە من حەزەکەم باسێک لەم پەیوەندیە لەگەڵ هونەرمەندانی ڕۆژهەڵات و لەسەر هونەری ڕۆژهەڵاتی کوردستان قسەی بکەی چون کوردستان بۆ خۆ دەزانی لەو دیو فەزایەکی زۆر داخراوی هەیە بەڵام هونەرمەندان هەر کۆڵیان نەداوە ڕاستی من هونەرمەندانی کوردستانی ڕۆژهەڵات ینی من پێویستی بۆ نییە کە من باسێکم لەبەرەوەی کە کۆمەڵێک کە لە هونەرمەندی تیا بووە ینی کە قوتا هەموو قوتابخانەیەشیان هەیە توانی بڵێ یەکێ لەوانە مەسەر کە باسمان کرد حەسەن زیرە کە مەزەری خالقیە و سێ عەلی سەروک زۆری تریش کە لەوانە هەبوون کە دوای ئەوانیش مەسەلەن کاک ناسر و کاک نەجمە و میکایل و ئەمانە هەموو گۆرانی بێژی باشن بەڕاستی هێنی کوردستانی ڕۆژهەڵات ینی هونەر زۆر بە دڵسۆزانە دروست دەکرێت لێ بەڵێ ینی منیش بۆیە هەوڵمدا هەر لە ئەوڵەوە لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆم ئەمزانی کە
شێوازێکی گۆرانی مەقامی ئەسیلە لەو ناوچەیە حەزم کردنیش لەسەر قوتابخانەیە بڕۆم بەڕاستی پەیوەندی لەگەڵیان چۆنە هونەرمەندانی پەیوەندێکی ئێستا زۆر باشمێ لەگەڵ هەموو هونەرمەندەکان هینی هەر چوار پارچەی کوردستان حەزەکەم باشترین شت لە دنیا بە هونەرمەند بێ لەبەرەوەی کە من خۆم لە نزیکەوە ئاگادارم خۆم لە ناو مەجالەکە کارەکەم بڵێ زانم چەند مەعانات هەیە بۆ هونەرمەند چەند ئەحساسی هونەرمەند زۆر زۆر ناسکە ینی لەوانەیە لە دانیشتێکە بەسیترین شت بکەی بیخاتە سەرخۆی یا بە شێوەیە برینداریکە جا ئەمانە خەڵکی تر لەوە تێ ناگەن یا مەسەلەن لە شوێنە کاڵێک گۆرانی بڵێ نازان مەسەلەن گۆرانی ئەوە نێت تۆ داوا لێ بکەن و بیڵێ گۆرانی ئەبێ خۆی دروست بێت اینجا بتوانی بڵێ جا ئەمە بە زەحمەت لە خەڵک تێگەیەنی کە لەو شتە تێبگەن ناکرێن ینی ئەگەر بیشیڵێ هەر ئەو ئەحساسی نیە کە خۆت حەزەکەی بیڵێ هونەرمەند کاک پەیوەند لە نێو خەڵکدایە لە نێو کۆمەڵ و لە نێو جەماوەردایە پێت وایە ئەو شتانەی وەک هەنگ کە ئەڕواشی لێ ئەو گوڵانە دێهێنێ دوێکا بە هەنگن پێت وایە هونەرمەندی جوایە لە دەوروبەری خۆی شت وەرەگرێ و دیسان تەحویلی کۆمەلگای خۆی داتەوە ئەوە تەبعاً ئێمە گەر تۆ ئەگەر خەڵکەکە نەبێت و تێکەڵ نەبی لەگەڵانە بەڕاستی ئەو ئەحساسەشی بۆ دروست نابێت زۆربەی گۆرانی تۆ ئەم حاڵەتانی کە بەسەر میلەتی ئێمە هاتووە ئەمە هەمووی خۆ ڕنگانەوەیشە بۆ لە ناخی ئێمە یعنی ئێمە لە جاتی مەسەرەن بۆکو پێشمەرگێ بچین شەرقی ئەوە ناتوانانی بەڵام بە ئەحساس ئەتوانی شتە دەبڕین بە گۆرانی بە مەقام یعنی ئەتوانی ئێمە دڵی ئەو پێشمەرگانە خۆشکەین ئەتوانین دڵی خەڵک خۆشکەین کە هەموو نیشتیمان وڵاتی خۆی خۆش بێت ئەوە چێ لە کارە گەرەنگەکانە بەڕاستی ئەرکی هونەرمەند چییە کاک پەیوەندی بێت بۆ هونەرمەندێکی بە ئەزمون ساڵیانی ساڵە لە خزمەت هونەر و مۆزیکی کوردیایی ئەرکی ئێمە ئەوەیە کە بتوانین ئەو جی لە گەنجی کە دروستە بێ نەیەڵین بەڕێگەی خراپە بڕۆن بەڕاستی نەیەڵێن دژی وڵات و نیشتیمانی خۆیان بۆستنەوە هەوڵ بن مەسەلەن زیاتر لە هونەر چکە بەڕاستی هونەر من بۆ ماوە 23 ساڵ لە دەرەوەژیم لە هەندەرانم هەتا نەچمێ نەمزانی کە هونەر چەند ئەرزش و چەند قیمەتی هەیە بەڕاستی ئەتوانم بڵێم نمونەی جوانی وڵاتەکان هونەرمەندەکانیانە ئێمەش ئەتوانی وەکوان بین جاوەڕ ئەوە هەمووی ئەتوان بڵێم واجبێکە لەسەر شانی هونەرمەندان کە ئەو جی لە تازەیە فێرکەن کە زیاتر لە جیاتیەوەی کە بچن بەلای کارێکی خراپە بەڕێگەیەکی خراپە بڕۆن بێن نزیک بنەوە لە هونەر و لە ئەحساس و لە نیشتیمان پەروەری بەڕاستی ئێوە باسی دەرەوەی وڵاتت کرد حەزەکەم باسێک لە دەرەوە بکەیت چون بەڕاستی هەم ئێوە مەجموعەی هونەرمەند لە دەرەوەی وڵاتن و کاری باشیشتان کردووە تا ڕادەیەکیش لەمپەر لە بەردەمتان نەبووە حەزەکەم باسی ئەم کارە هونەریانە بکەن جا دوایی دێمە سەر ئەوەی کە مامۆستا نامدار قەرەداغی ئەرکۆ زەحمەتێکی زۆری کێشاوە بۆ ئێوەی هونەرمەندان لە دەرەوە کەوە توانی چەند ئاهەنگی گەورە دوای باسیەکەین فەرموو تەمەن کاری هونەری لە دەرەوە چەند جار باسمان کرد و ئاسان نییە هەتا کۆکردنەوەی ئەو موسیک ژەنانە و ئامادەکردنی ستۆدیۆ و ینی کارەکە تۆزە زەحمەتە بەڵام لەگەڵەوەشە ئیسپادێکی تری هەیەش ئەوەیە کە ئێمە لە دەرەوە تێکەڵبین بە هونەری بیانی بڵێ ینی بێجگە لە هونەری ناوچەی خۆمان توانیمان متابعی هونەری وڵاتانی تریش بکەین بزانین نزیک بنێتەوە لە مۆسیقارەکانیان لە گۆرانی بێژەکانیان گۆرانی بێژە هەر مویمەکان نالەمەوانە تۆزێ بە ئاسانی ناتوانین دەستەکەون و نزیکەوە لیان بەڵام بە گشتی متابع بووین بۆ ئەو شێوازە گۆرانیانەی تریش کە لە دنیاە هەن ئەو کارانەیە کە جنابەت لە چەند پرۆگرامە بەشداریت کردووە کە مامۆستا نامدار دابشکردنی مۆسیقا و ڕاهبەری ئۆرکسترەکەی کردووە لەوێ حەزەکەم باسێکەوە بکەیت کە بەڕاستی مامۆستا نامدار خەمخۆری نیشتمانە دەستخۆشی لەکەم و توانیەتی هەمیشە هونەری کوردی نیشان بە لە دەرەوە بەڵێ بە تایبەتی لە وڵاتی هۆڵندا کە چەند هونەرمەندانی داوت کردەوە بۆ یەکێک لەوانە منیش داوت بووم لەوێ توانیان بەرنامەیەکی جوان پێشکەشکەی من و مامۆستا نەجمە بەیەکەوە بووین بەڵێ هەمیشە هەڵیا ئێمەش قسووریمان نەکردەوە پێی توانای خۆمان توانیمانەکە هونەری کوردی زیینوکەنەوە لەو ناوچەیە مەسەر من لێ کابرا هۆڵندی بوو گۆرانێکی هەورانیمان و من و مامۆستا نەجمە بەیەکەوە زۆریان پێخۆش بوو چکە ئەو نەوع گۆرانیان جۆ لە نەبوو بوو بەلێ ئەوانە تازە من چەند جار وتمە لە شوێنانی کەش مەسەر لە تورکیا لەگەڵ هەندێک مۆسیقاری ناوداریشن لە تورکیا بەڕاستی یعنی ئێمە ئەو نوع گۆرانیمان تاسە گوێ لێ نەبووە یعنی کە بزانن چییە جاوە بەستم لەوێ ئێمە توانین لە ڕێگەی هونەر و لە ڕێگەی ئەو مامۆسایانەوە بتوانین ئێمە هونەرەکەی خۆمان پێشکەشین بە خەڵکی تریش لە دەرەوە کۆنسەرتان داوە لە دەرەوە چیتان کردووە لە دەرەوە بەڵێ بێکومان سەداوە کۆنسەرت و بەرنامەی حیزبی و ئەنواع ئەشکال بەرنامەمان کردووە بۆ ئەم سەردەمێکە بۆ خۆتەزانی وەزعیەتمان ناسکە و حەساسە چیتان کردو بۆ یارمەتی و هاوکاری پێشمەرگان ئەم
من طبعا سەری ساڵ و نەورۆز من بەرنامەم هیچ نەکرد بەڵێ تەنها سێ بەرنامە کرد بەرنمەیەک لە بەریتانیا کرد لە لەندەن بەڵێ لە بێرگنیش لە نەرویج لە کۆنیش لە ئەڵمانیا ئەم بەرنامانەمان کرد بۆ پارێکمان کۆ کردەوە لەگەڵ جلوبەرگ بۆ کەسوکاری شەیدان و پێشمەرگە بەڕاستی توانیمان کردمان بە باو ینی نەگەر من زۆربەی زۆری هونەرمەندەکانی تریش هەرێکە لە شوێنی خۆی هەڵسا بۆ کارانە خۆشببختانە توانیمان تۆزێک لە خەمەکانیان کەم بکەینەوە حرەکەتێکی باش بوو بێگومان پارێکی باشیش کۆکرایان بەڕاستی ئەمە کاک پەیوەنجە بە دووە هونەرمەندێک ئاگاداری ئەوەی کە بەڕاستی ئەم شەڕی داعیشە و پێشمەرگە دژ بە تەرۆریزم توانی یەکگرتووی و کۆدەنگی و یەکدەنگی لە نێو هەموو کووردا ڕێک بخە بێگومان ئەم بڵین داعشە چەند زەرەر و ئەوەی هەبوو بۆ ئێمە دەردی جەناب ئەڵێ توانی هەموو بەرە سیاسەکانی کورد حیزبە سیاسەکان هەموو لێک نزیکاتەوە و تەعاتوف و خۆشەویستێک دروست بوو لە نێوان هەموو بەشەکانی کوردستانە با ئێستا گوێمان لە یەکێک لە بەرهەمەکان بێ کە مامۆستا نامدار ئامادە کردووە بە دەنگی جناب تۆ و چەند هونەرمەندێکی تر بینەرانی عزیز بە گوێمان لەو ئاوازە خۆشە بێ و دوای دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە.
وفرح وانتم زيات سنين زوج وفرح وانتم زيات سنين زوج کاک پەیوەندیان زۆربەی هونەرمەندان ئاوازدانەر و تەرانەسەرا یا هۆنەری تایبەت بە خۆیان هەیە بڵین شاعیر بەڵێ کە بۆ ئاواز شعرە نووسێ حەزەکەم جنابەت باسی بکەیت چون ئێمە لە کورددا نیمانە بە تایبەتی تەنیا بەڵێ ڕۆیە ئەو ئاوازی بۆ دانێ ئەو مۆسیقای بۆ دانێ تێکست لە وەرەگرێ لە دیوانە کلاسیکیەکان لە دیوانی شاعران حەزەکەم بەڕێز باسێکەمە بکەی ئەویش بەدبەختیەک بۆ کە نەمان بۆ بەڕاستی بەڵێ ئێمە شاعیرمان نەبوو سەردەمە شعر بنووسێ بە گۆرانی ئەو تازە بە تازە ئێستا هەیە بەڵێ ئاوازدانەریشمان بەڕاستی زۆر کەم بوو ینی ئێستاش هەرکەمە بەڵێ ئێتر ناچارەبی مەسەلەن لە چەند ئەبیا بێ خۆت هەوڵبی شتێ دروستکەی یا مەسەلەن من گۆرانی هەیە ئاوازی کاک ئیسماعیلی سابوورێ دامناوە هێشتا ئامادەم نەکردەوە یای کاک بورهانی موفتیزادێ یا فڵان فیسار ئەمانە هەمووی کۆکەمەوە لە کۆتاییە ئەلبومێکی پێ دروست دەکەم. ئێمە بەڕاستی تازە بە تازە مەسەلەن هونەرمەند دروست دەبێت کە بتوانێت ئاواز دابنێ وەلو هەیە بەڵام زۆر کەم نیە ئەوەشی کە دایانێ شتەکان زۆر لێکەچەیانی جاخۆی ئاواز وا جوانە تێکەڵ بێ سەرمە زۆر هونەرمەندی گەورە هەیە لە دنیا ئاوازەکان لە دەرەوەرەگرن بەڵێ خواندای نانێن بۆ شتەکان ڕەنگاو ڕەنگ بێ سابینی بەمە نمونەمان هەیە هونەرمەندمان هەیە مەسەلەن ئاواز خۆی دانێ شتەکان زۆر لێکە و نزیکە و کویەک وایانی هەمووی ئەتوانی بڵێ گۆرانێک و دە گۆرانی کویەکە گۆڕانکاریی بۆ جۆریتیان نییە کی ئەوانە هەن کەسانێک کە ئاوازیان بۆ داناوی منەوانی لە تێکست کێ ئستفادت کردووە من خۆم ئاوازم داناوە بۆ خۆم کاک نەریمان تیپی بابان ئاوازی داناوە بۆ زیاد دەسعەت دایناوە هەڵکە و زاهر دایناوە وەکو باسم کرد و کاک بورهانی موفتیزادەوە هێشتا گۆرانەکانم ئامادە نەکردەوە کاک ئیسماعیلوان ئەوش لە داهاتەوە ئینشەڵڵا جێبەجێ یەکەم بەڵێ هەندێکی فۆلکلۆرە هەندێکی تەرجمە کراوە مەسەلەن لە فارسی و بە کوردی من بە شێوازێکی تروتمە تۆزێک گۆڕانکاریم تێ کردووە من ئیسفادەم کردووە لەم هونەرمەندانەوەکو دانانی ئاواز کە باسی ئەومان کرد ئاوازێکیان کە میان بەگشتی بڵێم ئەلبۆمێک دێتە بەرهەم بە ڕەنج و ماندووبوونی کۆمەڵێک هونەرمەند وە کۆمەڵێک کەس کە لە پشتی ئەم هونەرمەندەوەن جا سێرەکەی شعر لە کەسێکیان وەرگرتووە ئاوازەکە هی کەسێکە یا این فولکلۆرە دابەشکردنی مۆسیقاکە ژەنیارەکان میکسی دەنگ منتاژکردنی ستودیۆکەی ئەمانە هەمووی ئەمانە پێشتر ئێمە نەمان بوو کە مافی مادی و معنەوی ئەمانە ببێ ئێستا چۆنە کە جنابەت خەریکی بەرهەمی هونەری وە بەردەوام کە ئیشت لەگەڵ ئەمانە هەیە و کارت لەگەڵ ئەمانە هەیە ڕاستی ئێستا شەر کێشێ ئەوە بەڵام پێشتر مەسەلەن مافی ئەو مۆسیقیشانە مەسەلەن هەندێک جار ئەخورایە ئەوەی کە دابەشێ کرد بەڵام ئێستا هەموو حەقی خوان وەرەگرن باشتر بەڵام ئەوەی کە زۆر ینی زەرمەندە هونەرمەندی گۆرانی بێژەکە ئەویش بەهۆی ئەوەی کە مەسرفێکی زۆرەکە تا بتوانێت سێدێک ئامادەکە بەڵام بەداخەوە هەمووی کۆپیەکرێت و هەروە ڕاتۆمانە ئەویش بەهۆی ئەوەی کە لە ناو حکومەت و لەناو دەستگا حکوومیەکانە یا لە پەرلەمانە شوێنێک جیا نەکراتەوە بۆی کە بتوانن سەرپەرشتی کاری هونەری بکەن هەر شوێنێک مەسەلەن هەر دوکانێک بتوانێت مافی هونەرمەندێ بخوا بتوانن غرامی بکەن یا بە جۆرێکەوە نیە لەوکە هەموو وایە ئەبینی مەسەلەن سێدەوشت لە ئەو بازاری کە جلوبەرکی تیا فرۆشرێ سێدەشی تیا فرۆشرێ نەک لە تۆمارگا ینی
کۆپی گۆرانەکانی تۆ کاوی فرۆشە بۆ خۆی اینجا ئەمە ئەرکی سەرشانی حکوومەتە بەڕاستی ئەو تەپانە بێوانیش خەربوو کرێنەوە شتێکی تیان بۆ بکەن بۆی نەچن بۆ کارە پێشتر هونەرمەندانی ئێمە چەند شوێنێک بوو نەچوون یەکەمان یەک رادیۆ بەغا رادیۆ کرماشان یا رادیۆ سنا رادیۆ کوردی تاران یا شوێنانەی کە رادیۆ تیا بوو تیپی مۆسیقایان لێ بوو هونەرمەندان ئەچوون لەوێ گۆرانیان ئەوەت و بەڕاستی لەسەر ئەرکی خۆشیان ئەچوون ئەشگەڕانەوە بڕێک جار بیستۆمە کە لە بەغا معاشێکیان پێ ئەدان بەڵام ئەوە لە ڕۆژەڵات نەبوو بەڕاستی چونکە بیستۆمە لە هونەرمەندان کاک ئیسماعیل سابووریش کە یەکێک لە هونەرمەندانەیە کە بۆ خۆی لە رادیۆ کرماشان بوو ئاگاداری ئەو شتانە هەیە ئەزانێت کە مەسەلەن کاک محەممەدی ماملێ لە مەهابادەوە چوو بۆ کرماشان چەند بەرهەمێکی تۆمارە کرد و لەوێ ڕێز و حرمەتی تایبەتی ژیان بۆیە بوو بەڵام هیچ پاداشێکی نەبوو بۆی لە خەرجی گیرفانی خۆی ئەچوو و سیرەکەی کاک پەیوەند ئەو بەرهەمانە کە هاتوونەتە بەرهەم بەڕاستی ئیمڕۆ ئێمە گوێ لێ ڕاگرین هەمویان دانسقەنەوە هەمویان ئارشیوی دەوڵەمەندی کوردی ئێمن ئەو ڕۆ ئەو هونەرمەندانە کە هەموو شتێک لە بەردەستیانەیە لەوانەیە تۆزی کێشانەوە بەڵام ئەم هونەرە چۆن هەڵە سەنگینی هونەری ئەمڕۆ کە بەڕاستی هەرچەند کاڵ بووەتەوە تۆزێک بەڵام ئەبینم زۆر جاران هەر لە رادیۆکانە لە تەلەڤیزیۆنەکان شتی کرچ و کەڵ بڵاوە بێتەوە حەزەکەم جنابێت باسێکی ئەو پەیوەندی بە پارە و بە کۆمەکردنەوە نییە یعنی ئەوە کێتە سەر هونەرمەندە تا چەند سەلیقەیە و تا چەند هونەرمەندێکی باشە خۆ تۆز تەماشاکە کاتی خۆی ئیمکانێتیش نەبووە بەڵام هەموو هونەرمەندە باشەکان لەو کاتی لەسەر دەمی زۆر بووە ئێستا بە دەگمە نەتوانانی هونەرمەندێکی وانی دروست بێت ئاسان نییە هۆکار چییە؟ بە تەسەوری من ئەکێتە سەر سەریقەی و هونەرمەندە ینی هۆکارێکی دیاریکراو نییە ئەگەر ناتۆ بڵێ ئەوە ئیمکانەتیش هەیە ئەوە تەکنەلۆجیا زۆر پێشکەوتوترە لە جاران بەڵام بۆچی نییە هونەرمەندان نەبووە کە من پێت وایە هەستی داهێنان نەماوە خەڵکەکە مەشغوڵیشتی تر بووە نەڵێ هەتا ژیان سادە بێ هونەر ئەچێت زیاتر چێتە پێشەوە ئێستا خەڵک سەرقاڵی زۆر کاری ترە ینی ناپەژێنە سەرەوەی کە خۆی بە گۆرانی و بە هونەر و مەشغوڵکە بەڕاستی مەگەرێکی بێت زۆر خۆی زۆر ئارەزووی لە ئیشەکە بێت جەنابەت زۆربەی مۆسیقاژنەکان و هونەرمەندانی شوێن بۆی کردووی ئەو تیپە مۆسیقایانە کە کاریان بۆ کردووی کێ بوون حەزەکەم باسێک لەوانە بکەی و لە بەرهەمەکانیش تەنانەت من کاتی خۆی لەگەڵ تیپی مۆسیقای دەشتیا کارمە کرد لە ناوڕاستی هەشتاکانە بەڵێ لە دەری شەوەی تر لەگەڵ ئەو گروپە مۆسیقانی کە لە تەلەڤیزیۆنی مێ تێڤێ و بیا لە کوردستان لەگەڵ زۆر لە گروپە مۆسیقەکان کە لێرە کاریان کردووە لە هەولێر گروپێکی دیاریکراوە نەبوون خۆم کۆمەکردنەوە هەموو مۆسیقارەکان مەسەلەن ئاسپێکی مەسەلەن ڤیۆلۆن کلارینێت عود کیبۆرد ئەمان هەمانم هەموو کۆ کردەوە کارم لەگەڵ زۆر لە هونەرمەندەکان ناکردووە جا بۆ یەکەم جار من لەگەڵ تیپی مۆسیقای دەشتیا کارم کردووە لەگەڵ ئەو تیپا سێ گۆرانی تۆمار کرد و سێ چوار گۆرانی تەمەن ئاوازەکەی سیانانی خۆم بوو گۆرانی ئاخۆکەی دێ و جەممە هێڵ و تەنگە کە ئێستش خەڵک هەر حەزی لێکا لێرە لەم سێ دێ تازێمە کە ئێستا خەریکیم یەکێک لە گۆرانیانم دووبارە کردوێتەوە لە بەرداواکاری خەڵک کاسێتێکیشم کاتی خۆی تۆمار کردووە لە ماڵی هونەرمەند کاک مەحموود تۆفیق شلک بەڵێ ئەو کاسێتە بەداخەوە لە نەما ئەوە بەس مەقام و لەسەر مەقامی سێگا بەس مەقام بەڵێ کۆمەڵی لە هونەرمەندا بەشداریان تیا کرد دلێر حسین و کاک سەباحی سەنتور و ئاسۆی جەمالی مختار و کۆمەڵێک لە هونەرمەندانە کاک مەحموود بەڕەحمەی بە خۆشی مابوو پاشان کە چوومە هەندەران پاش چەند ساڵێک سێدێکم ئامادە کرد بە ناوی باران بەڵێ ئەو سێدێش ئامادەکردنەکەی لەلایەن هونەرمەندی خۆشەویست کاکە غەمگین فەرج بوو بڵێ ئەویش بە هیمەتی ئەو لەگەڵ هەندێک لە مۆسیقارەکانی تر کە بەشداریان تیا کرد بوو پاشان سێدێکی ترم ئامادە کرد بە ناوی پەپولە ئەویش هەر خۆشەویست کە کەڵکە و زاهیر ئامادەی کرد بوو ئەویش لە سێدەکە دوو گۆرانی زۆر باشی تیا بوو کە دەنگی دایەوە هیچ ئەو گۆرانیانەش مەسە گۆرانی پرسیار لەگەڵ گۆرانی دڵم بێدەنگی پاش ئەو سێدێش ئێستا سێدێکی ترم ئامادە کردووە تقریبن تەواو بوو هەموو کارەکان ئەوە یەکێک لە گۆرانەکانیم کلیپ کرد لەم ڕۆژانە لە ناوچەی هەورامان ئەم سێدێش بە ناوی بۆگوڵێک ئەمەش چەند گۆرانێکی ڕەنگاوڕینی تایە بەڕاستی گۆرانی فۆلکلۆری تایە گۆرانێکی کاک عارفی شەکووریە لێرە ئامادەکراوە ئەو لە ئەمریکا ئامادەی کردبوو
هەندێک گۆرانی لە سوید ئامادەکردو هەندێکیشی لێرە ئەنێ هەندێک مۆسیقاشی لە تاران کراوە ئەنێ هەمویان دێنەوە سلێمانی دەرەچن بڵاوە بنەوە خۆی لێ ئامادەیان کردو من لە سوید دەنگم تۆمار کردووە هەندێکیم لێرە تۆمار کردو دەنگ ئێتر لە پاشە ماستێر نەکرێت و چاپەکرێت ئەوەش هەش گۆرانیە بەنیازم چوار گۆرانێکی بکەم بە کلیپ جارێک گۆرانێکیم ئامادە کردووە تاپان ئەوش بەهۆی ئەم زروفەی باری سیاسی کە گونجاو نییە بڵێ بۆی ڕامگرتەوە بەڕاستی دامناوە کاتێک تۆزێک وەزع باش بێتەوە مشاڵاتر سێدەکە بڵاوەکەم و بە کلیپیشەوە هیوادەرمە سەرکەوتوو بیت هەر بژیت باسێک لە هەڵەبجە بکەین بەڵێ کە کارەساتێک بەڕاستی لە کووردا ڕوویدا ئەویش هەڵەبجە بوو هیچ هونەرمەند و هیچ شاعر و ئەدیب و نووسەر و هەر ئینسانێکی مرۆڤ دۆستیش تەنانەت لە دەروێ وڵات دەرونی هەژا من حەزەکەم باسێک لەوە بکە کە چیت کردەوە بۆ هەڵەبجە من هەڵەبجە کە خۆشت لەوێ لەدایک خۆم لێ لەدایک بووم وەکو شتێکی بەڕاستی شتێکی وان بۆ نەکردووە کە بڵێم ئەوەم کردو بە هەڵەبجە بەڵام توانیمە مەسەلەن کە یادێ بکرێت پاری لێوە نەگرم ئەنێ خۆبەخشانە خۆبەخشانە ینی کۆمەکیان بکەم من خۆم بە قەرزاری هەڵەبجەدانم تا ئەم کاتەش ینی دامنامێ شتێکی جوانیان پێشکەشکەم کە جێ ڕەزامەندی خەڵکی هەڵەبجە بێت ئێستا بە بیریمانە هونەرمەندە بچوو بۆی بەسەر بەنامێکەوە خەڵکەکە ینی زۆر بەدڵی نەبووە حاڵەتەکەیان بەدڵ نەبووە لە بریوان پێویستیان بە کارێکی ترە بووە پێویستیان بە شتێکی ترە بووە پێویستیان بە شتێک کە لە دڵەوە هەڵبقڵێ معنەویان هاوکاریان بکەی هەموو شتێکە پارە نییە بڕایە پێویستە لەگەڵ مەعاناتەکانیان نابی من هەردام ناوە لە داهاتوە کەی گونجاو بێت کارێکی جوانیان پێشکەشەکەم بە شاری هەڵەبجە هونەرمەندانەوە هەمیشە خۆبەخشانە بێگومان خزمەتتان بە وڵات کردووە و کە ئەو بەرهەمانش کە ئەبین بەڕاستی لەوانەیە ئەو داهاتانەیە کە بگەڕێتەوە دیسانەوە خەر سیدیگ یا ئەلبۆمێکی تری بکەنەوە دووشت هەیە مەسەلەن بۆ یادی هەڵەبجە و یادی ئەنفال ئەتوانی بڵێەوە هێڵی سوورە نابێ بە هیچ شێوەیەک پارە لەو شتە وەرگیرێت ینی هەرکی سەرشانی هەمومانە من هەموو جارێک ئێمە چم سەردانی هەڵەبجاکەم بەڕاستی زۆر پێویستی بە هاوکاری هەیە بێگومان وایە هیوادارم کارەساتی وا ڕوونەدا لە ژیانی هیچ مرۆڤێکە هیچ وڵاتێکە کە ئێمە ڕووی لێماندا بەڵام بەڕاستی نانیشمان پێوە نەخوارد و نێشمان توانی تەنانەت وڵاتەکەی خۆمان بە دنیا بناسین و ئەو کارەساتە لە کورد قۆما لە هەر نەتەوەیەکی تر بخۆمە بەیاد مسۆگەر بوو دەوڵەتی کوردی کە پێک بێ دەوڵەتی خۆی پێک بێنێ منە منتوانی کاک پەیوەندیان بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ پێم خۆشە شتی تایبەتی بۆ عاشقانی دەنگی خۆت بۆ خەڵکی خۆشەویستی جمهوری خۆت من لێرەوە ڕێز باسی پێ فەرموو هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە حەزیان لە دەنگی من و کە گوێگری منن لە هەر چوار پارچەی کوردستانە لە تەواوی دنیا لە هەرچی شوێنێک هەن من ئومێدەوارم کە بتوانم هەمیشە بەردەوام لە کاری هونەریە بتوانم خزمەتێکی بچووک بگەێنم بە هونەری کوردی و بتوانی لە هەموو بۆنەکانە لە هەموو ئەو مناسەبانەی کە پێویستیان بە ئێمە بێت ئێمە بەشدار بین و ئامادە بین بۆیان هیوادارمە سەرکەوتووبی هونەرمەندان بەڕاستی هێما و ڕەمزی یەکگرتن و یەک ڕەنگی و یەک دەنگی کوردن هەر بژیت بەخۆشی بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەشتنە کۆتاییەم بەرنامە لەگەڵ کاک پەیوەندجاف بە گۆرانیەک دینە کۆتایی بەرنامەکە کە مامۆستا نامدار قەرەداغی ئامادە و دابەشی کردووە تا بەرنمەیەکی ترۆ تا هونەرمەندێکی تەرە شاد و سەرکەوتوو بن بژین بەخۆشی زۆر سپاس کە لەم بەرنامە ئامادەی بێ ڕێست قوربانت
الشام مقرأ اي بلن زيان هاتش قامت ميمر وتماوي اقبل زيان شني بالات اقبل زيان بقلي وفيا بيب شمك شمك لو دموا لو شنار نبازو بالا ديار دقيب باي شباب هلار هلار اي بلن زجاون دقلها بيو بيب شمك لو دموا لو شمك لو دموني برزي بالك أولا زيان ريحا مورونة نام وشكا أي بلا زيان لو كيف شرونه أقبل زيان شمك لو دموا لو ديب شمك لو دموا لو أنا عزيز فارس يا ريال عيب وعرني جواني يا ركيم بيني فرني أي بلد